لەم کەش و هەوا بارانیە جوانە سڵاوێکتان لێبێت و بە بارتەقای ئەو دڵۆپە بارانانی کە دەکەوێتە خوارەوە هیوای تەندروستی و سەلامەتی و شادیتان بۆ خوازین. سڵاوتان لەبێت لە هەر کوێیەکن. ئەمڕۆژ پرۆگرامی بەیانی 24 پێکەوە دەست پێ ئەەکەین و لەگەڵ ئێمە بن چونکە کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون. بە تایبەتی هونەردۆستان، میوزیک دۆستان ئەم بەیانێ لەگەڵمان بن. بابەتەکەمان بابەتێکی هونەریە کە تەوەری سەرەکیمانە. جگە لەوانە لە هەگبەی پرۆگرامی بەیانی 24 خۆتان دەزانن ئێمە بابەتە کۆمەڵایەتیەکان، بابەتە تەندروستیەکان، ژینگەیەکان، کولتوریەکان هەمووەمانە لەبیر ناکەین. لەگەڵمان بن بۆی کە جوانترین بەیانی دەست پێ بکەین. لەگەڵ ئەوەی کە بابزانین لە ناو پرۆگرام چی هەیە، بێگومان پشتە بەستین بە ئەو لە هەر بابەتێک کە بەشێکی کورت بابەتان هەڵبژاردووە ئەوە پێکەوە بینەرەبین بۆی بزانین لە ناو ناوەڕۆک چیمان هەیە. لە کەرکووک دوو هونەرمەندی شانۆکار ژیانی کەسایەتەکانی شارەکەیان دەکەنە شانۆ. لا ڕۆژهەڵات واتە لە مەهابات ئێوارە کۆڕێکی شعری وەفایی بۆ 120 شاعیر بەڕێوەچوو. بابەتێکیشمان لەسەر کەش و هەوایە، باس لە شەپۆلێکی بەفر و باران باری نەکەین کە ڕووی لە ناوچەکانی کوردستان کردووە بەهۆیەوە گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. باشە، مادەم وایە باسی بابەتی هونەریمان کردو ئەوەی کە بینیمان لە پێشێکیەکەمان بەشێکی زۆری بابەتەکانمان بابەتی هونەری بوون. جا با لە باسی شعر و ڕۆشنبیری و هونەرمەندانەوە دەست پێ بکەم کە لە پێناو گرنگیدان بە شاعیر و ڕۆشنبیر و هونەرمەند و کەسایەتەکانی شاری کەرکووک دوو هونەرمەندی شارەکە بڕیاریان داوە لە ڕێگەی شانۆ هەر جارە و کەسایەتێکی کەرکووک بەسەر بکەنەوە باسی ژیانی بکەن، چیرۆکی ژیانی بۆکو شانۆ نمایش بکەن. بێگومانم کارە ئامانجی تایە. ئامان لە کارەکانەوەیە کە شاعر و نووسەرەکانی کورد بنەوەی ئێستا بناسێنن و کولتوری کوردی بپارێزن. بۆ ئەم جارە ئەم دوو هونەرمەند باسی ژیانی ئەسیری شاعیر دەکەن کە یەکێک بووە لە شاعیرەکانی شاری کەرکووک. خێرە ئەمریکا چیەوە؟ ئەبینم زۆر بردە دیاری ئەمریکا. چی؟ ئەو بتە توێ ڕخێنی جارێک کە لە شەکرشکان ئەوە بتنیە ئەوە پەیکەری کەڵە شاعری شارەکەمانە شێخ عەبدولخادر شێخ حوسێن لە ئەسیری ئەو پیاوە بەڕێزە تۆ بۆت نییە نزیکی بیتەوە. ئەسیر بوو؟ نا بابە نا قسەی جوانکە نازناوی شوهرەی ئەسیری بوو. مەبەستی سەرەکیمان چەندین مەبەستێکمانم بوو بۆ نمایشی ئەمانە. ئەمە کاری یەکەممان نیە، ئەمە کاری دۆمانە، بەڵام بە ئیزنی خۆی ئینشاڵڵا بەردەوام بین لەم کارانە لەسەر نووسەران و ڕۆژنامە نووسان و هونەرمەندە گەورەکانی شاری کەرکووک و شاعیرەکان مەزنەکان. ئێمە مەبەستمان ئەوەیە ئەمانە لە ناو بیر و هزری نووسەران و ڕۆژنامە نووسان و نەتەوەکەشمان بمێنێتەوە بە کە بزان ئێمە کەڵە شاعری وامانە بوو، کەڵە هونەرمەندی وامانە بوو، بۆیەوە هەنێک جیل هەیە تا ئێستاکە ئەوانە ناناسن. لێرە دیواری بۆکەم چی دیوارەکەی؟ ئەوە موڵکی تۆ نییە. بۆرە چاو لێوەکەی. بیا لە باختەکانم تەوەکەم. ئەو شوێنە ئەو شوێنەی ئەو بەڕێزە تو ئەوە نیت کە لە ئاست. بە تایبەتی کوردی کەرکووک دەبێت کەلتورەکەی خۆی بپارێزێت بۆ ئەوەی لە کۆمەڵە کێشەی گەورە خۆی ڕزگاکە. مەسەن ئێمە باس شێخ ڕەزای تاڵبانی دەکەین، ماڵێک هەیە لە کەرکووک. ماڵەکەی شێخ ڕەزا یعنی معنای ئەوەیە بە خەڵکی بەرامبەرەکەی لە کورد لە پێش هەمووتانەوە لێرە بوو. ئەوە شاعرەکەمان لێرە. ئەسیری لە پێش هەموو خەڵکانی تر لێرە بوو. معنایەوە ئێمە حتا بۆ سیاسەتی تعریبیش بەکاتێت چونکە تۆ پێ ئەڵێ ئەوە منم، تاریخیان منم لە پێش تۆم، ئەوە شاعرەکەمە، ئەوە ئەدیبەکەمە. بەڵام چۆن پێڵی غێرە بێ بەشانەوە ئێمە ئەو کارەمان کرد بۆ ئەوەی خەڵکی وای بێت و کەلتورەکەی خۆی پارێز. قسانە هەمووی فرچێ نایەنێ. ئەو حکومەتەوە و باسەکەی بە پارە هەمویان کڕیوە. ئەمە تو ڕای هەموو سەرنج و تێبینیەکمان لەسەر ئەم نمایشە، بەڵام جێگای دەستخۆشیە چونکە بمانێ و نەمانەوێت لە ئێستاە
دنیای تەکنۆلۆژیا وای کردووە بەڕاستی بەداخەوە یان بە تایبەتی سوۆشیال میدیا ئەوەندە بە خێرایی ئەڕاوای کردووە کە دەرفەتی ئەوە نەماوە ئاور لە ڕابردوو بدرێتەوە وای لێ هاتووە کە ئیتر نەوەی ئەمڕۆ بە دەگمەن کەڵە نووسەرانی خۆیان و شاعیرانی خۆیان ئەناسنەوە عمرت نمێنێ 1970 ئایا سیری تۆ نەسیر بوو دکرد داوە شەیە بڕۆ بەرهەمەندی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان گەنجانی زۆرمان هەیە کە لەسەر توانای هزری خۆیان دەتوانن چەند داهێنان بکەن بەڵام پێویستیشیان لە هەمان کات بەوەیەکە پشگیری مادی بکرێن جا باسی گەنجێکتان بۆکەم لە کفریە ئەم گەنجە لە شارچکەی کفری لە دەڤەری گەرمیان تەمەنی 16 ساڵە و دوای ئەوەی کە چەند ساڵی خولیای دروستکردنی کارەبا و کەرەستەی ئەلکترۆنی و فڕۆکە و ئۆتۆمبیل و ئیتر ئەم بابەتانەی بۆ دروستە بێ هەڵەسێت بە کۆکردنەوەی ئەو پاشماوە ئەلکترۆنیانی کە هاوڵاتیان لەم لاو لەولا فڕێدەن بیری لێ کاتەوە کە بەم کەرەستانە بتوانێت چی دروست بکات فڕۆکێکی بچووک دروست دەکات دوای ئۆتۆمبیلێکی بچووک دوای اینجا مۆلیدێکی کارەبایی بچووک دروست دەکات ناوی حەمزەیە ئەم گەنجە جا خۆی باس لەوە کات دەڵێ خەون بەوە ئەبینم کە بتوانم کارەکانم پەرە پێ بەم کەرەستەی باشترم لە بەردەست بێت بتوانم شتی باشتر دروست بکەم و جگە لەوە ئەگەر توانای مادیم هەبێ پاڵپشتی مادیم بکەن ئەوە ئەتوانم ئۆتۆمبیلی گەورەتریش دروست بکەم بە کارەبا و بنزین کار بکات ئەوەی کە بە کارەبا کار ئەکات بێگومان بۆ ئەوەی کە ژینگەی کوردستان پارێزراو بێت با لەم بابەتە کارەکانی ئەم گەنجە 16 ساڵانەیە ببینین و شانازی پێوە بکەین. من نام بریار حەمزە ئەشرەفە دانوشتوی قەزای کفریم تەمەنم 16 ساڵە و قوتابیم و توانیمە لە کەرەستەی لە ناوچوو فەڕێدرا و شتێکی تایبەت دووسێ هەنێ شتی تایبەت دروستکەم کە داهێنانە و کۆپتەر و ساری کنترۆل و مۆلیدەیە کە توانای مۆلیدەکەم توانێت بەرهەمێنانی کارەبای هەیە کە هەموو ئەشیاکانم فەڕێدراوە و ئەگەر هاوکاری مادم بکرێت ئەتوانم شتێکی تایبەت دروست بکەم کە زە بۆ نمونە ئەم کۆپتەرە خۆم دروستم کردووە و لاشەکەی هەرمووی غەرازی رادیۆیە و خەریدەکەی سعین خەریدی سەعاتی قەی ئین سعاتی ماڵانە کە بریتە لە ئالی کە ئەنێکی تایبەت شتەکانی تایبەتە بە خۆم جایگان کاتی نهاتووە باسی کەم. ئەم وەلیدا توانێت 6 ئەمپێر کارەبای دیسی دروستکە کە ئەگەر بکرێت ئایسی 2 ئەمپێر کارەبای ماڵان ئەدا کارەبای ئەیسیە کە دژە ئەیسیە بۆ نمونە ئێستا لەگەڵ فیت پمپ کە بەتوانەیە بە بەنزینش کار بکات بەڵام تەرک کراوە لەبەرەوەی ماوەدەگان یارمووی لە کارکەوتون و توانای ینی ئەوەیە نییە کە بە بەنزین کار بکات و ئەگەر بە پادریش عیش بکات ینی بتوانێت خۆی پادرەکە شەح نەگاتەوە ئەگەر بە شەحنی پادرەکە عیشکات بەش 10 دقیقە چارەیەکەگات. ئیسام سارە لاشگەی هەرمووی مەقەبایە کە توانیمە پێشتر بە ئاسن بچووک دروستم کردووە کە شکستی هێناوە بەڵام ئەمساڵ ئەم سارمە دروست کردووە شکست نهێناوە کە توانیمە بە مەقەبا دروستکەم کەشکێ سوکتریشە و خەونمەوە تا ساری گەورەتر دروستکەم کە بە بەنزین و شەحنیش کار بکات بە باتری و ئەگەر هاوکاری مادیم بکرێت توانم شتێکی زۆر تایبەتتر و لەمە گەورەترش بکەم شتێکی جوانتر بێت. لە باشووری کوردستان بارانێکی زۆر جوانە بارێت. جا ئەمانەیە بزانین لە شار و شارچکەکانی دیکە
بە هەمان چەشنی هەولێر بارانە بارێت یاخودە بەڵام بەگشتی باشوور کەش و هەوایەکی باراناوی هەیە. با بزانین لە کوردستانی گەورە و شار و شارچکەکانی کوردستانی گەورە کەش و هەوا ئەمڕۆ چۆنە پێکەوە بینەرە بین دوایە گەڕێم وڵاتان لەگەڵم بن. مادەم هەر لە ناو باسی کەش و هەوا بووین و کەش و هەواتان بینی با کەمێک بە باسکردن باسی ناوچەی باڵەکایەتی بکەین کە شەپۆلێکی بەفر دەڤەری باڵەکایەتی گرتوتەوە ناوچەکە بە تەواوەتی سپی پۆش بۆ بە بووک لە حەجۆمەرانیش 15 سانتیمتر بەفر باریوە جا ئەم ڕۆژانە ڕۆژ و کەسانەی کە حەزیان لە کەش و هەوای بەفرە و بچن شێرە بەفرە دروست بکەن بەڵام وێرای بەفربارین و سەرما دانیشتوانی ئەوێ چێژ لە دیمەنەکان دەبینن بێگومان دیمەنێکی زۆر جوانی هەیە کاتێک بەفر دەبارێت ئەمە وای کردووە کە خەڵک دڵخۆش بێت و بڵێت کە بەفر ڕێگای سەرەکی لە هەندێک شوێنەکان هەیە دروستە کە گرتووە بەڵام تیمەکان بۆ ئەوەی کە کاراسانی بکەن بۆ هاتوچۆکردن بە پاکردنەوەی ڕێگەکان چەند ڕۆژێ خەریک بوونەوە هەندێک شوێنی شەیە کە شەختەی کردووە بەڵام لەگەڵ ئەوەشە جوانیەکی تایبەت هەیە کە ناتوانی خۆت ڕاگری و نەچیتە ناو ئەو بەفرەوە بەفرە نەبینی هەرامەش وای کردووە کە گەشتارێکی زۆر ڕووبکاتە ناوچە گەشتیاریەکان کە ئێستا بەفری لێە. یەکەم شەپۆلی چڕی ئەم ساڵی دەڤەری باڵەکایەتیە و ئاواییەکانی گرتوتەوە. دانیشتوانی حاجیۆمەران چێژی لێ دەبین و ئێرە بە بەفر پێناسەی گرتووە. لە نێو بەفر چای دەخۆنەوە و هاوبەشی بە گەشتیاران و ڕێبوارانی ڕێگاکەش دەکەن. زەوەکی گەلە خۆشی هەیە بەفربارین و چاخواردنەوە زەوەکی ئاسایی یەگەل لەگەڵە خۆشە ئیمە بەفریش نەباری چای هەردادنین هەر گەشتیارێک هەر دەفەرێک بێردابێ فەرم و چای بخۆ بەبێ ئەوەی بێ مقابل ئەوە نییە بڵێ وەڵی مقابلی هەیە یان پارەی لێ وەرگین و ئەوە نیە ئەرچوی گەینێ فەر و چای بخۆ. ئەگەرچی جوڵەی ئۆتۆمبیل و پیادەڕەوی تا ڕادەیەک سەختە لێ جانی هاوکاری شتێکی نەهێشتۆتەوە بە ناوی سەختی لێرە هەموو شتێک لە سپیپۆشیدا جوان دەنوێنێت و بەفربارین دڵخۆشی کردوون.
سوودی بەفر زۆر باشە لەبەر ئەوەی سوودی بەفر بۆ بەهاران و بۆ هاوینان ئاو خەزم دەکا بەس خەزم ناکە بەفبارە ڕاست دێ و دەڕۆ بەس بەفرەکە خەزم دەکا بۆ بەهاران بۆ هاوینان ئەو بەفرە خەزنا سوودێکی زۆر باشیەیە بۆ عیلەتی بۆ نەخۆشی بۆ هەموو گیانەوەرەشی کە میکرۆبی هەیە هەمووی دەکوژێ. ئاماری تیمی بە فڕاماڵین دەری دەخات لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لێرە 15 سانتیمەتر بەفرباریوە و کۆی بەفربارینی ئەمساڵ گەیشتە 35 سانتیمەتر. بەفری ڕێگای سەرەکی ڕاماڵدراوە و جم و جۆڵە بازرگانی و گەشتیاریەکانی دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لە نێوان هەرێمی کوردستان و ئێران ئاساین. لەگەڵەوەی ئەمساڵ درەنگ بەفرباری و هێشتا ڕێژەی بارینەکەشی کەمە، بەڵام لەگەڵ بارینی ڕێژەیەکی زۆری بەفریژ ڕێگە نەدراوە ببێتە لەمپەر لە بەردەم بزاوتەکانی سنوور. تەیفور محەممەد کوردستان 24 دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران. سپاس بۆخوا بەهۆی ئەوەی کە کوردستان لە هەر چوار وەرزەکە بێبەش نییە و ئێمە لە ناوچەیەک ئەژین کە پڕە لە جوانی لە هەموو وەرزەکانە جا لە وەرزی بەهار بە چەشنێک لە هاوین بە چەشنێک لە پاییز بە چەشنێک و لە زستان بە چەشنێکی دیکەکەەوە ئەکات لە هەموو وەرزەکانە هەر گەشتیار لە تەواوی ناوچەکانی خوار و ناوەڕاستی عراق بۆ لای خۆی کەمەندکێشەکات جا لە زستان ئەتوانم بڵێم بە ڕێژێکی زیاتر بەهۆی بارینی نزیکەی 20 سانتیمەتر بەفر گەشتیاران ڕویان لە چیای گارە کردووە ژمارەیەکی زۆری گەشتیار لە شارەکانی ناوەڕاست و باشووری عراق بە مەبەستی گەشتیاری و بەسەربردننی کاتێکی خۆش چوونەتە چیای گارە جا لە چیای گارە 5 تا 20 سانتیمەتر بەفر باری و ئەمەش وای کردووە کە گەشتیاران خۆشحاڵ بوون لەوێت چێژێکی تەواتی وەربگرن. ئێمەش پێکەوە لەم راپۆرتە چێژ لە وەرگرتنی چێژەکەی ئەوانە بینی. چیای گارایە پشتی بارینە بەفرێ ژمارەك مەزن ژێ گەشتیارن ناوەڕاست و باشووری عراقێ قەستاوی دەرێکرینە دیلان و خۆشیان دەست پێ کرد. سەفان و هەڤالێخوا ژێ پارێزگا نەینەوە هاتینە و چەندین گەشتیارە دنجی لێ گەڵوانن. وان دیمەنێن جوان و بالکێش یەن چیایگارە و ساکریا سەرێ سەبهازوو بهێن. ئەم ji مووسڵ هاتینە و کەیفەمە gelek ji Kurdistanê têt bi taybet parêzgeha Duhokê gelek cihên geştyariyên ciwan hene ku balama dikeşî demê befir têt û em seredan dikin xelkê Duhokê jî ciwamêrin û digel me diharîkar in. Ev werzê hatina befrê gelek xweş e. Carayekî nîne seredana gareyê dikem. Ji zalgehan ta serê çiyayê hemû harîkar in. Ji ber hindê demê em dihên geşta me dibîte keyf û xweşî. Divan çend roja da lê serê çiyayîgara jê 5 santîmetra ta 20 santîmetra befrbariye. Ji balgeştyaran ve daxwaziyek mezin li vê sermayê li ser baqil û noka û çendîn tiştên din jî heye. Harîkar jî di vî çiyayî berniyaz bûye bi karê xwe. Em rojana seredana vî çiyayê dikeyn. Şûlême jî li vî çiyayê xizmeta geştyara tên çayê çê dikeyn, noka û baqilka û nîska fiye û geştyar seredana vî çiyayê têne nava befrê da. Bi tirî 20 pasên geştyara Avro bi tenê derbasî parêzgeha Duhokê bûne û bi tiriya wan li gara dihêne dîtin. Ev cih demê befir dibara spî dibe û ji bo hewlatiyan kêfxweşî têt. Plana geştguzara parêzgeha Duhokê lê sala nû de ewa rêjeya geştyaran lê deverê ku befir lê dibarê zêde dibika. Taybet jî ew geştyarên ku ji deverên cuda cuda yên Iraqê tên. Ev plana ewa ku niha ser kar cidî dête kirin. Niha jî li çiyayîgara şimareka mezin ji geştyaran qesta vî çiyayê kiriye. Marşingalê Kurdistan 24 çiyayîgara Duhok. تۆزێ بەناو سروشتا بڕۆیت دەبینین سروشت پڕە لە هونەر هەر لە ڕنگ و لە جوانی تەنانەت لە دەنگیش دەنگی خوڕەی ئاو دەنگی جریوەی چۆلەکەکان دەنگی با دەنگی باران هەموو ئەمانە پێکەوە هارمۆنیکی زۆر جوانن
زانستی نوێەوەی دەرخستووە کە میوزیک ئێساوکو چارەسەریش بەکاردێت میوزیک و گۆرانی ئیتر لە بەیانیان بێت لە ئێواران بێت لە هەر کاتێکا بێت لە کاتی دڵخۆشی بێت لە کاتی دڵتەنگی بێت هەموو ئەمانە وای کردووە کە میوزیک زیاتر تێکەڵکێشی ژیانی ئێمە ببێت و ئێمەش حەزەکەین کە بەیانیەکانتان جوان بکەین بۆیە ئەم بەیانە سەبارەت بە میوزیک و گۆرانی لە بەیانیان و ڕۆژکردنەوە لەگەڵ میوزیک تەوەرەکەمان بەو چەشنە ئەبێت کە لەگەڵ یادی هاشم خاوەنی بڕوانامەی ماستەر لە هونەرە جوانەکان و مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان کە بەڕێوەبەری هونەری ئۆرکسترای کوردستانیشە و خاوەنی دوو بەرهەمی گۆرانی و کلیپە و ئامێرەکانی ڤیۆڵێن و گیتار دەژەنێت و یەکێکە لە هونەرمەندانی ڕێنجی ئۆرکسترا کە بەشداری چەنەها ئۆرکسترای وڵاتانی کردەوە ماشەڵڵا هەناسەم نەما کاک دیاری یاخواتەوە بەخێر بی پێشەوەی کە بەخێر هاتنت بکەم و قسە بکەین با ئێمە کلیپێکی جەنابەت یان گۆرانێکی جەنابەت هەیە بیبینین جا دەینەوە ئەمەنە چۆنی چاکیەکەین لەگەڵ بینەرەکانمان و لەگەڵ جەنابەت ئەچینە ناو گۆرانەکانی باشە زۆر باش توانم ئەمە شتێکت پێ بڵێ تەنها تۆ وەرە لام با گۆرانیەکت بۆ بڵێم سایری تاوانم کە ئەمە شتێکت پێ بڵێ تەنها تۆ وەرە لام باگۆرانێکت بۆ بڵێ ئەوەی کە بیستمان و بینیمان ئەوە کاگیادی بوو کە لە بەرهەمێکی هوەری حەزمان کرد پێچاری بناسین و خۆی بەشی ئەوە هونەرمەندانی ئەمە لە کوردستان ناسراون بەڵام وەکو پرۆگرامی بانی 24 حەز ئەکەین کە پرۆگرامەکەمان بە دەنگی ئەوان بە هونەرەکانی ئەوان بڕازێنینەوە بۆیە ئەم بەیانیەمان تایبەت کردووە بە هونەرمەند یادی هاشم کە لەگەڵمانە اینجا بەخێر هاتی سەر ئەو چاوانە زۆر زۆر سپاس بۆ ئێمە جێ شانازیە لەم کەناڵە جوانە لەگەڵ ئێوەی ئازیز لە بەرنمەیەکی ئاوا جوان دابنیشین هەمیشە شانازیمان پێتانەوە کردووە زۆر یارمەتی دەری هونەرمەندان بوون و جەوێکی زۆر زۆر تایبەتیش هەیە ئەمشەو ئەم بەیانیە بارانێکی خۆش بەداخەوە نەخۆش بووم ئەگەر نا هەتا ئێوارە گۆرانیم بۆ ئەو کاک یادی ئەم لاولانە نەخۆششدا هەر هیچ نەبوو یەک بەرهەممان هەرە بێ پێشکەش بکەیت هەر گۆرانی دەڵێن ئیشەڵڵا بەڵام ڕۆژەکە ئاوا ڕێککەوت کە دەست خۆش بێت جەنا بەدەونە دەست و پەنجەیەکی ڕەنگینت هەیە ماشەڵڵا کە هاتوو یەک ئۆرکسترات لەگەڵ خۆتە هەنەوە دەنگ و دوو ئامێری میوزیک و ئەوانەی تر هەر چاوەڕوانی ئەوە کرد بەم کەشە جوانە یعنی ئیترە بێ بینەرانمان ئەم بەیانیە بەیانیەکی زۆر ڕۆمانسی و جوان و پڕ لە چێژ و پڕ لە هونەر دەست پێ بکەن لەگەڵ ئێمە جا کاگیادی من ماشەڵڵا لە جەنابەت سیڤێکی ئەتوانم بڵم زۆر کورت و پوختم باس کرد بۆ خۆتان چه ئامێرێک دەژەنن جگەلەوەی کە گۆرانیش دەڵێن و ئێستا بەچیەوە سەرقاڵم من بۆ خۆم ڤیۆلا ئەزفەکەم اختصاسم ڤیۆلا ئالەتێکی کلاسیکە لە ئۆرکسترا ئەزف دەکرێت زیاتر بوار نەبووە لە مۆسیقای شەرقی کوردی با بڵین زیاتر بەشداری بکە هەیە برادران عەزف دەکەن ئەوانەی کە کەمانچە عەزف دەکەن ڤیۆلاژ عەزف دەکەن بەڵام زیاتر لە ئیشی ئۆرکسترا بەکاردێ من اختصاسم ئەوەیە لە پەیمانگا و لە کۆلێژ و لە ماستێرەکەشم هەر لەسەر ڤیۆلا خوێندومە بەڵام گیتار وەکو ئامێرێک کە هەر لە یەکەم دەقەوە هیوایەتم بووە حەزم لێی بووە قەت وازم لێی نەهێناوە بۆ خۆم ئاسفی دەکەم یعنی کاتێک کە گۆرانی دەڵێم لەگەڵ گیتارەکەم گۆرانی دەڵێم ئەوەیان زیاتر بۆ مۆسیقای کلاسیک ئەمەشیان زیاتر بۆ ئیشی گۆرانی و ئەوانە ئەزانی کاک دیاری بن کاک یادی من چی هات بە خاڵما کەسە باسیوت کرد دوێنێ بوو سەیری با بڵین گوێم لە پۆدکاستێکە گرت ئەو خانمە وتی دایکم زۆری حەز کرد من دکتۆرا بەدەست بێنم چەند ساڵ خوێندم وتم ئەوە دکتۆران بەدەستێناوە دکتۆراکەی من پێشکەش بۆ تۆ بۆ خۆ ئێستاچم بە دیار ئەو شتێکە خۆم حەزم لێە لە مەوداوە دەست پێکەم گرنگ ئەوەیە ئەوەی کە ویستوتە بەدەستت هێناوە لە پەنای ئەوەی کە تۆ خوێندنت لەسەر ڤیۆلا بووە
بەدەستێنانی ماستەرەکەت لەسەر ڤیۆلا بووە بەڵام هەستێکی تایبەتت بۆ گیتار هەیە اینجا حەزەکەی لەگەڵ هەستەکەت دەست پێ بکەین یا لەگەڵ ئەو ڕێچکەی کە خوێندوتە لە کامیانەوە دەست پێ بکەین ئەم بەیانیە بەدڵی خۆتان وەڵاهی من حەزم دەکرد زۆر گۆرانیتان بۆ بڵێم ئەمڕۆ کە گیتارەکەم هێنا بۆ گۆرانی گوتن هێنام باشە ئەمەشم هێنا یەک دوو پارچە مۆسیقاتان بۆ عەزمکەم ئێمە لە پرۆگرام بەدڵی خۆتان یعنی چۆنتان پێ باش ئاوە حەزم کرد لەسەر ئەو بارانە ئێستا لەو دەقەیە پارچە مۆسیقایەکتان بۆ عەزمکەم مادەم وایە لەسەر بارانەکە پارچە موسیقامان پێشکەشکیت ئەمە هی هونەرمەندی گەورە محەممەدی ماملەیە گۆرانیەکی هەیە لەسەر باران هەی بارانە و بارانە ئیتر جەوەکە ئەوەندە خۆش بوو هیوادارم هەموو کەسێک تامی لێ ببینی بەو هیوایە دەستانت خۆش سپاس بۆ تۆ کە ئەوەنە ئاوێتەیەکی جوانت لە بینی ئەم بارانە و لە بینی ئەو پارچە میوزیکە کە باس لە بارانەکات بۆمانەت هەڵبژارد اینجا با بزانم کاگیادی وەکو خۆی کاتەکانی زیاتر لە کام لا بەسەر ئەبات بۆ میوزیک لە پەیمانگایت لە چ شوێنێک زیاتر کاتەکان بەسەر بێت چەندێکیش قوتابی ئێستا ڕووتان تێکات تا چەندێک خواست لەسەر فێربوونی ئامێرە میوزیکەکان هەیە من لە هەردوو پەیمانگای هونەرە جوانەکان داوام دەکەم ئێواران لە پەیمانگای ناحکومی لاوکم هونەرە جوانەکانە ئەهلیە بەیانیانیش لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێرم ئیتر ئێستا بەداخەوە تۆزێک خواستی هونەر کەمترە نازانم سەبەبەکەی چییە لەوانەیە بتوانین باسی بکەین بەڵام لە کاتێکی دیکەیە بە دوور و درێژی خواست لەسەر هونەر کەمترە وەکو جاران زمانی ئێمە هەزار واستەمان دەکرد هەتا لە ماحەد وەردەگیراین و هەزار واستەمان دەکرد هەتا لە کولیە وەردەگیراین بەڵام لەبەرەوەی کۆمەڵێک نمونەی خراپمان بینی لەسەر هونەر و ئەوانە ئیتر خواست کەمترە بەڵام لەخوا بەزیاد بە ئێستاش هەر هەیە ئەو کەسانی کە هیوایەتیان مۆسیقایە و حەزیان لە مۆسیقایە دێن من کۆمەڵێ تەلەبەیەکی زۆر جوانم هەیە لە پەیمانگای بەیانیان و لە ئێوارانیش بە هەمان شێوە و ڕۆژانی شەممە و سێشەمەش لە کوردستان تیڤ لە ئۆرکسترای کوردستان تیڤ داوام دەکەم لەوێش ئازە ڤیۆلامە ئیتر ڕۆژان ئاوا دەڕوات کاک یادی تۆ هاوڕایت لەسەر ئەوەی کە ئەڵێن لە هەر وڵاتێک هونەر پەرە بسێنێت لەو وڵاتە بە هەموو شێوەکان لە توندتیژی هەموو شێوەکانی تونند و تیژی کاڵە بێتەوە کەمە بێتەوە تۆش لەسەرەوە هاوڕایت بێگومان لەبەرەوەی هونەرمەند ئەو کەسەیە کە ئەتوانێت کۆمەڵگا بجوڵێنێ بەرەو توندوتیژی ببا و بەرەو خۆشیشی ببا و بەرەو ئارامیشی ببا ئەجا هونەر وەکو وەرزش وایە
هەر شتێک کە جەماهیری هەبوو کە خەڵکی بەدواوە بوو کەواتە بەشێکی زۆر گرنگە لە ناو کۆمەڵگایە و ئێمە ئەتوانین تەمسیلی خۆمان بۆ هەر وڵاتێک بە هونەرەکەمان بکەین بە کولتوری خۆمان بکەین بۆیە من هونەر زۆر بە گرنگەزانم بۆ بەتایبەتی بۆ زروفێکی وەکو ئێستامان کە ئێمە کللتورێکی زۆر جوانی کوردیمان هەیە تا ئێستا نەمانتوانیوە بینوسین و نەمانتوانیوە تا ڕادەیەک نیشانی خەڵکی بدەین هونەر یەکێکە لە گرنگترین بەشەکانی ناو کۆمەڵگا دروستە کاگیادی تالێرەی دەرفەتە من هەوڵێمی تر کەمتر پرسیارکەم دوو ئامێری میوزیکی زۆر جوانت هێناوە من کەمتر ئەڵێم باودوانە زیاتر قسە مادام با گۆرانیەکتان بۆ بڵێم ئەمجارە پێشەوەی گۆرانیەکە بڵێم حەزم لێ بوو باسی ئەوەش بکەم ئێمە جاروبار لایڤ میوزیکیش ئەەکەین هونەرمەند ئەگەر لە ناو خەڵکەکەی نەبوو ئەگەر لە پژمێزێک دانیشت بوو یاخود بەس لە ماڵەوە و بەس لەو شوێنانەی کە دەوام بکاتوە ئەوە من پێم شتێکی ڕاز نییە هونەر بۆ خەڵکەکەیە هەمیشە بێ لە ناو خەڵکابی بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان ئیتر بۆیە گۆرانی بێژیشمان هەڵبژارد من گۆرانی بێژ نیم بەڕاستی نازانم گۆرانیش بڵێم بەڵام هەر خۆشە بۆی لە خەڵکەکەم دوور نەکەومەوە لەبەر ئەوە ئێستا دڵنیام کە واژەڵێڵی من گۆرانی بێژ نیم و ئێستا ماشەڵا یەک گۆرانیە گەڵی ترواز ناهێنین ئەڵێ نابێت بەبێ گۆرانی تێناپەڕێ تۆزێ دەفەم کەم گۆرانیەکی خۆشڵێ ئیساڵ هیوادارمە دڵیان بێ منە و کەسام هەموو ڕۆژێ ئەیژین هایژین منە و کەسام هەموو ڕۆژێ ئەیژین هایژین ژیانی ئەمڕۆ مافرۆشم بۆ کڕینانی سبەی ژیانی ئەمڕۆ مافرۆشم بۆ کڕینی نانی سبەی ئەناوێکم مەنگاوەکە تین و گەروم ئەنگاوێکم مەنگاوەکە تین و گەروم ئەیدات 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 لەم بازارە بێڕۆحمەدا ژیان ئەرزانترە لەنان لەم بازارە بێڕۆحمەدا ژیان ئەرزانترە لەنان دەستخۆش یاخوا ژیان بۆ تۆ بۆ تەواوی هاوڵاتیان بۆ تەواوی مرۆڤەکان بە چێژ و ئاسان بێت بە چەشنی ئەم گۆرانیە نەبێ دولانیکە لەحنی خۆشە ئاوازەکەی خۆشە بەڵام ناوەشی تۆزێک مەساتە کاکە یادی لە نێوان ئەو ئامێرانی کە ئامێری ڕۆژاوایین لەگەڵ ئەو ئامێرانی کە ئامێرێکی کوردین ئێمە ڕۆژێک میوانێکمان هەبووتی باسیەوەی کوتی ساز ببوورە عود کوردیە بەڵام ئەیتر چۆتە ناو کەڤەری با بڵێن ئەو ئامێرانی کە بڵێن ئەمە کەڤەری ئامێرە عەرەبیەکانی پێڵەن و ئەوەیە بۆ خۆت بێجگە لەم ئامێرە ڕۆژاوایانە چه ئامێرێک هەیە کە ئامێرە بە کوردی بێت لەگەڵ کولتوری کوردیا تێکەڵ بوو بێت کولتوری کوردی نیشاندا تۆ توانی عەسپی بکەیت و دەنگیشی بەلاتەوە خۆش بێت من زۆربەی زۆری ئامێرە ژێدارەکان عەزف دەکەم هەر ئامێرێک با بڵێن تەلی پێوە بوو یعنی با بڵێن بۆ خۆمان ئەتوانین شتێکی لەسەر عەزف بکەیت و ئەوانە بەڵام وەکو ئامێری ساز باغڵەمە هەستێکی تایبەتم پێدەبەخشێ هەست دەکەم بۆ نمونە زۆر
شتێکی کوردیە زۆر ئاوازی لەبەرەوەی من لە کوردستانی باکووریش خوێندم تاوا کردووە من لە شاری وان ماستێرم تاوا کردووە کەشێکی زۆر جوانی کوردیم بەبیر دەخاتەوە چونکە زۆربەی زۆری ئەو مۆسیقایانەی کە بەکاری دەهێنن لەوێ باغڵەمەیە ینی چۆن بڵێ لە هەر هەموو ماڵێک کەسێک هەیە باغڵەمە ئەسپەکان جا لەگەڵ ئەوە لەگەڵ دەنگ بێژی و لەگەڵ ئەو سروشت و یعنی من زیاتر ڕاستیەکەی حەزم لە دەنگی باغڵەمەیە ئەو زیاتر تەسیرم تێدەکات چێژ لە دەنگی سازۆرەگرم ئەزانی کاگیادی من سەرنجی ئەوەم داوە ئێستا لە با بڵیم لە باکوورمان زیاتر باڵەمە و ساز لە ڕۆژاوش بە هەمان شێوە ساز زیاتر بەکار ئەهێنرێت و کەم ئەتوانین بڵێ زۆرێک لە خەڵکی لی شارەزایە لە ڕۆژهەڵاتیش زیاتر دەف و تار بەکارن سنتور ئەمانە لە باشوور بۆ ئەوە نابینین ینی نابینین بڵێن ئەمە لە باشوور زیاتر یان من هەستی پێ ناکەم تۆ وەکو میوزیک ژەنێک یان شارەزابوونت لە ئەم بوارە هەمانە لە باشوور ئامێرە تایبەت بێ بە خۆمان پرسیارێکی زۆر جوان بوو من لێرە حەزم لێیە شتێک ئیقتراح بکەم بۆ موزیک زانان پێویستە هەمومان بێکەوە کۆ ببینەوە لەسەر ئەوەی کە وەکو باکوور وەکو ڕۆژهەڵات وەکو ڕۆژ ئاوا مۆسیقاکانمان و ئامێرەکانمان تەسنیف بکەین یعنی جەدوەلێکی بۆ دابنین مولکی خۆمانی پێوە مولکی خۆمانی پێوە بێ ئێمە بەداخەوە کەس حەز ناکە ئەو قسەیە بکات بەڵام هەر کە گوێمان لە گۆرانیەکی باکوور دەبێت سەر دەزانین هی باکوورە بەڵام کە گوێمان لە گۆرانیەکی باشوور دەبێ سەیرەکەی هیچ شتێکی باشووری پێوە دیار نییە لە مۆسیقایەکی عەرەبیە چێ یان لە مۆسیقایەکی تورکیە چێ یان لە مۆسیقایەکی یعنی ئێمە فۆرمێکمان نییە ئێمە پێویستە ئەو کلتورە جوانەی کە هەمانە زۆر ئاسانە با بەشی بکەین با بڵین لە ساڵی ئەوەنە بۆ ئەوەنە فلان هونەرمەند بۆ فلان هونەرمەند با ناوێکی بۆ بدۆزینەوە ئێستا لە دنیا هەیە بۆ نمونە لە تورکیا مۆسیقای ئەرەبێسک هەیە مۆسیقای با بڵین سەنات هەیە لە دنیا پۆپ هەیە ڕۆک هەیە کلاسیک هەیە ئێمە ئەگەر بەس بتوانین ئەوە بکەین ئەو کاتە ئەتوانین فۆرمێکمان هەبێ هەر کە گوێمان لە گۆرانیەکی باشوور بوو بڵێنەوە گۆرانیە مڵکی باشوورە بەس لەبەر ئەوەی تەسیراتی زۆر زۆری باکوور و ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاواشمان لەسرە بۆیە زیاتر ئەوانی ئێمە تێکەڵە هی ئێمە لە هەمویان دەچێت زۆر باش بابزانین چ پارچە میوزیکێکی دیکەم ئامادەیە بەس با ئەمایان یەک تۆز دوور و درێژ بێدان تا مەزڕۆمان مەکە یەک تۆز و دایانی ئامێرە میوزیکێکت یاڵە پێشکەش بێەوە
دەستەکانت خۆش بێت کاگیادی هاشم ئەم بەیانە زۆر جوان و ڕازاوەتر بوو بە ئامادەبوونی جەنابێت بە ئەو ژەنینە جوانانە بە دەنگە خۆشەکەت هەرچەند خودتت نەخۆشم خۆتت تێپەڕان لێ بەڵام دەنگێکی زۆر خۆشتە بوو زۆر بێکێشە بوو زۆر بێکێشە بوو بۆیش حەسبیەوەت ناکرد زیاتر لەگەڵ ئەوە بڵند گۆرانێکیشمان بۆ بڵێ بەخوا من وەکو ئەوانتر ناز و نوک ناکەم بەڕاستی زۆر زۆر نەخۆشم لەش ساڵ مە سپاس دەکەین پێزانینمان هەیە کە لەگەڵەوەی کە دۆخی تەندروستیت باش نەبوو بەڵام ئامادە بووی لە پرۆگرام من هەمیشە خۆم بە قەرزاری کوردستان 24 زانم لەبەرەوەی ئاماژەمان بە شتێک نەدا لێرەوە حەزم لێ زۆر زۆر سپاسان بکەم بۆ هەردوو کلیپەکەم هەواڵێکی بچکۆلانەتان دروست کرد بەڵام ئەو هەواڵە بۆ من هەموو دنیا ئەهێنێ کاتێککە کلیپەکانم بڵاو کردەوە لێرە هاتم دامە کوردستان 24 لە بەرنامەی هاشتاگ وا بزانم کلیپەکان بۆ ئەڕستکردم هاتتا یعنی بەقەت هەموو دنیا دڵم پێی خۆشە زۆر زۆر سپاسان دەکەم یاخۆ هەر هەبن هونەرمەندان پێویستە شانازیتان پێوە بکەن ئەو کەناڵانەی کە بۆ خزمەتی ئەو خەڵکە بۆ خزمەتی هەموو بوارەکان پێویستە هەموو خەڵکێک شانازیان پێوە بکە من لێرەوە سپاسان دەکەم بۆ دروستکردنی ئەم دوو پرۆگرامە و بۆ دانانی کلیپەکانم یاخوا هەر هەبن هەمیشە هەرگەشاوە بن یاخوا ئێوەش هەر هەبن ئەمە ئەرکی سەرشانی ئێمەیە لە کوردستان هەر گەنجێکمان هەبێ هەر هونەرمەندێکمان هەبێ هەر هاوڵاتیەکمان هەبێت کە کوردستانمان بۆ بگەشێنێتەوە لەوەی کە خۆی هەیە گەشاوەتری بکات دەستی هەبێت جێ دەستی خۆی بتوانە بنوێنێت ئەوە ئێمە لە پرۆگرامەکەمان یاخود ئەو پرۆگرامانی کە تایبەتن بۆ بابەتانی کە هونەرمەندێک یاخود داهێنەرێک ئەتوانێت لەم پرۆگرامە بەشداری بێت ئەوە ئێمە سپاسی ئێواکەین چون ئێوەن کە ناوەڕۆکە بەخشن بە پرۆگرامی ئێمە و هیوای ئەوەتان بۆ خوازین کە بەردەوام بن لە پێشکەوتن بتان بینینەوە لە پلەکانی زۆر بەرزتر و زۆر باشتر و هیوای هەمیشە باشیتان بۆ خۆستنین و تەندروستێکی باشی سپاس دەکەین کام بەیانیە لەگەڵ ئێمە بوویت یادی هاشم هونەرمەند لەگەڵ مابووتان بەیانیە دووبارە سپاس بۆ ئامادەبوونەت زۆر سپاس من سپاسێوەکەم باسەرێک لە ڕۆژهەڵاتی جوان بدەین بچینە مەهاباد لە مەهاباتیش بابەتێکی هوەریمان هەیە کە لە شاری مەهاباد کۆڕی ئێوارەی شعری وەفایی بەڕێوەچووە لە ئێوارە شعرەکە 120 شاعیر لە سەرانسەری ڕۆژهەڵاتی کوردستان بە ناردنی 563 شعر بەشداریان کردووە لەوانە شعری 24 شاعر بۆ خوێندنەوە پەسەند کراون و ڕۆڵی ئافرەت یاخود ئافرەتانی شاعر لەو ئێوارە شعرە زۆر بەرچاو بووە پێکەوە بینەرە بین ئەگەڕێمەوە ئێوارەی پێنجشەممە ئێوارە شعری وەفایی لەلایەن ئەنجومەنی ئەدەبی مەهابادەوە بەڕێوەچوو کە تێیدا 120 شاعر لە 5 پارێزگای ڕۆژهەڵاتی کوردستان بەشداریان کرد و لەو ژمارەیە شعری 24 شاعر بۆ خوێندنەوە لە کۆڕەکەدا هەڵبژێردرا و شعرەکانیان خوێندەوە. پێنج پارێزگا بە دابەتەکەی ئێمەوە هاتن حدوداً 120 شاعر بە 563 دانە شعریان نرد لەو 563 شعرە شعری 24 نەفەریان هەڵبژێردرا بە ئێستێکە ئەو میوانانەمان بان کردووە و شۆکە لە خزمەتیان دابین بە ئەنجومەنی ئەدەبی مکریان بە پێویستی زانی کە ڕێز بگرێت لە قەڵەمی هەموو ئەو شاعرانێک کە بەشدار بوون چە ئەوانەی کە هەڵبژێردراون چە ئەوەی کە شعرەکەیان لە لێژنەی داوەریدا قبول نەکراوە یاو کەریم گمەگمێ لە گومبەزی دەروونمەوە دێتە دەرێ تۆ بڵێ سەیزاو دەکەی سراو. لە چەند ساڵی ڕابردوودا ئافرەتانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بزوتنەوە کولتوری کۆمەڵایەتی و فێرکاریەکاندا ڕۆڵێکی چالاکیان هەبوو و بەشێکی بەرچاوی شاعرانی بەشداربووی ئەم کۆڕەش ئافرەت بوون کە کێشە گشتیەکانی کۆمەڵگە و کێشە تایبەتەکانی ئافرەتان و تێمی سۆز و خۆشەویستی لە شعرەکانیاندا ڕەنگی دابووەوە. شعرەکانی من وەکو ژنێک زیاترلانی کۆمەڵایەتی و
هەروەها لانی ئەوینداری ئەوە تا ڕادێک ئەو کێشە و گرفتانی کە ژنان هەیەە لە کۆمەلگایە لە ناو شێعرەکانمە هەیە ژنانی زۆر ڕۆڵێکی گرنگیان هەبوو بە ئەلان شاعیر نووسەر لە بواری فەرهەنگی و ئەدەبیدا زۆر فعالن. لە مێژووی ئەدەبیاتی کوردیدا ڕۆژهەڵاتی کوردستان سەرچاوەیەکی دیاری شێواز و قوتابخانە ئەدەبیەکان بووە کە وەک گرنگترین قوتابخانە کلاسیکیەکان دەتوانین ئاماژە بە قوتابخانەی ئەدەبی گۆران و شاعرانی وەکو ئەلماسخانی کەنولەیی، خانای قوبادی، بێسارانی و مەولەوی، هەروەها قوتابخانەی مکوریان و شاعرانی وەکو سەیف القوزات، هەژار، هێمن و هێدی بکەین. لە دوای قوتابخانەی مکوریانیشەوە ڕەوتەنوێیەکانی شعری کوردی ڕۆژهەڵات ژمارەیەک ئەزمون و شێوازی دیار و جیاوازیان لە مێژووی ئەدەبیاتی کوردی زیاد کردووە. لە ڕووبارێکی بۆسنە ساڵانە دەیان تۆن پاشماوە کەڵەکە دەبێت و تاوەکو ئێستا ئەو کێشەیە هەر چارەسەر نەکراوە. چالاکوانانی ژینگە ئەڵێن کە دوای ئەوەی پاشماوەکان کۆ ئەکرێنەوە دیسانەوە ئەیان سووتێنن ژەهرەکەی ئەو پاشماوەیە تێکەڵ ڕووبارەکە ئەبێتەوە دیسانەوە زیان بەڕۆک و ئاژەڵ و زیندەوەرەکان ئەگەیەنێت پێکەوە ئەم بابەتە بینین چونکە گرنگیەکی تایبەتی هەیە کە گرنگی بە ژینگەی گۆی زەوی بدەین. کەڵەکەبوونی چەندین تۆن پاشماوە لە ڕووبارێکی بۆسنا دیمەنە سروشتیەکەی شێواندووە. چالاکوانێکی ژینگەی دەڵێت ساڵانە ئەو کێشەیە دووبارە دەبێتەوە و لە ماوەیەکی کورددا هەزاران مەتر دووجا پاشماوە کۆ دەبنەوە. لەگەڵ هاتنی ساڵی نوێ کێشەی نوێژ دێن بەڵکو لەگەڵ کەڵەکەبوونی پاشماوە کێشەکان دووبارە دەبنەوە. لەو ماوەیە نزیکەی 5 تا 6,000 مەتر دووجا پاشماوە لێرە کۆ دەبنەوە. هاوشێوەی هەموو ساڵێک پاشماوەکان کۆ دەکرێنەوە. ساڵی ڕابردوو بۆ ماوەی 11 مان کۆکردنەوەی پاشماوەکان بەردەوام بوو. پاشماوەی پلاستیکی و چەندین زۆری دیکەی پاشماوە لە نزیک ڕووباری دارینا فڕێدەدرێن. سرەڕای ئەوەی بربەست لە کەناری ئەو ڕووبارە دروست کراون بەڵام بەهۆی بارانبارین پاشماوەکان تێکەڵی دەبنەوە. ژەهرەکان تێکەڵی ڕووبار دەبنەوە. هیچ گومانێک نییە کاریگەری خراپی لەسەر ڕووەک و ئاژەڵان هەیە. پاشماوەکان دەبین و لا زبڵدانەکانی شارەوانی کۆیان دەکەینەوە کە دواتر دەسووتێنرێن. تێکەڵی هەوا و خاک و ئاو دەبنەوە. هەموو ئەو ژەهرانە دەچنەوە ناو ڕووباری دارینا. درێژی ڕووباری دارینا 346 کیلۆمەترە و بە مۆنتینێگرۆ، سربیا و بۆسنا تێدەپەڕێت. مەزندە دەکرێت تەنیا لەو بەشەی کە دەکەوێتە بۆسنیا ساڵانە 10,000 مەتر دووجا پاشماوە کۆ بکرێنەوە. بەم شێواتینە کۆتایی پرۆگرامیان بەیانی 24 هیوادارین پرۆگرام بە دڵتان بوو بێت و کەشێکی جوانمان بۆتان خڵقان بێت. خواتان